بە هۆکارێکی نادیار ئاگر لە 6 کۆگا لە پشت تێرمیناڵی هەولێر کەوتەوە پاش زیاتر لە 4 کاتژمێر و سوتانی تەواوی کۆگاکان و زیانێکی زۆری مادی تیمەکانی بەرگری شارستانی ئاگرەکەیان کۆنتڕۆل کرد. خاوەنی کۆگا سوتاوەکان تیمەکانی بەرگری شارستانی بە کەمتەر خەم دەزانن دەڵێن درەنگ بەدەممانەوە هاتوون ئەو کەلوپەلانەشی بۆ کوژانەوەی ئاگرەکە بەکاریان هێناوە زۆر سەرەتایین بۆ ئاگری لەو شێوەیە بە کەلک نایێت. دوو مەغزەنمان هەبوو هەردووچ ئاگری گرتەوە مەغزە شای سارەیە هەموو مەغزەنەکان 12 مەغزەنە هەمووی ئاگری گرت سوتان ئاگر کوژێنەوە دێ بەس بیداییەوە کو گۆتەنیشتەکان بیدایە بە ئاکو ئەو مەغزەنە دەکوژێتەوە دەبی شتێکی متەتەوریان هەبی دەبی شتێکی فەوریان هەبی بەو ئاوەی کو دەکوژێتەوە ناکوژێت. بۆچی ئەمە دەڕۆین لە سێرکتی دەینینە خوارێ لە سێرکتی دەینینە خوارێ ینی قەتع کارەبا لە بیدایەت یەک مەغزەن ئاگری گرتیە ئەگەر ئەو مەغزەنە زوو کۆنتڕۆڵ بکرابە مەغزەنەکانی دیژ نەدەسووتە بەس لە بیدایەت ئەو کۆگایە ئەگەر کۆنتڕۆل بکرابە زۆر ئاسان دەبوو. ئیهمالە ئیهمال بەخۆ ئیهمالە درەنگ دەگەیشتینێ درەنگ گەیشتینە سەر ئەو ئاگرێ. نظامی حەریقمانەیە لە ناو مەغزەن ئێستا نظامەکی نوێیە تۆپی حەریقەیە کە ئەگەر ئاگری بکاتێ و دەیکوژێنتەوە بەس ئاگرەکە زۆر لەوەی گەورەتر بووە لەبەرەوەی ئەوم ئیستەنبوڵ هەمووی ئیسفەنج بوو ئەو ئیسفەنجە یعنی ئەو بابلێ ئەو تۆپانە توانای نەبوو ئاگرەکەی بکوژێنتەوە ئاگرەکە تەشەنەی کرد و مەغزەنەکان هەموو سووتە. مشکلەکە نظامی حەریق نییە لە ژوورێ مشکلەکە ئێستا نظامی ئاگر کوژێنەوەی ئێرە زۆر بیداییە کە گوتم ساڵی 40-50ەکان ئەو سیستەمە هەبوو ئەو سیستەمە دەبی بگۆڕدرێ ئەگەر ئەو سیستەمە نەگۆڕدرا ماڵی خەڵک هەمووی دەسووتێ مەغزەن ئاگرەکی بچووکی لێ ببتەوە هەمووی دەسووتێ. بەڕێوەبەری بەرگری شارستانی هەولێریش ڕەتی دەکاتەوە کە تیمەکانیان کەم تەرخەم بن دەڵێت یەکێک لە هۆکارەکانی درەنگ گەیشتنی تیمەکانی ئاگرکوژێنەوە بۆ شوێنی ئاگرەکە پاسەوانەکانی کۆگاکان ژمارەی بەرگری شارستانیان نەبووە بە تاکسی چوون بۆ ئاگدارکردنەوەی تیمەکانمان لە بنکەی شۆڕش ئەمەش بووەتە هۆکارێک بۆ ئەوەی درەنگ ئاگدار بکرێنەوە. بە شێوازێکی ناڕێک سەفت کراوە لە سێکدانراوە کەلوپەلەکانیشان هەمووی مەوادیدارە داری عەرزیە نەوعەن مامادەی پلاستیکیە ئەوەیە کە دەبێتە سەبەبی ئاگرەکە. ژمارە تەلەفۆنی یەکەمیان نەزانیوە یەک لە پاسەوانەکان بە سیارێکی تەکسی چوویتە نێزیترین بنکەیەمە کە بنکەی شۆڕشە ئاگاداریکردن و کاکەوەرن ئاگرێکمانەیە و کۆگایەکمان ئاگری گرتووە ئەوەیان کەم تەرخەمن ئەگەر ژمارە تەلەفۆنەکان ئێمەیان زانی بایە یانتانی با تەلەفۆن بکەن لەوانەیە کارمەندانی موتیمەکە ئێمە زووتر بگەیشت بایە و نەگەیشتا و نەتیجەی کە ئێستانی کە 5 کۆگا ئاگری گرتیا بەداخەوە. ئەو کەلوپەلانەی لە نێو 6 کۆگاکە سوستان بریتی بوون لە کەلوپەلی ئۆتۆمبیل سۆبای زەیت و دار و موبیلیات و کەلوپەلی ناوماڵ کە زیانەکان بە سەدان ملیۆن دەخەملێندرێت هاوکات لە دوای کۆنتڕۆلکردنی ئاگرەکەش تیمەکانی بەرگری شارستانی لێکۆڵینەوەکانیان سەبارەت بە هۆکاری ئاگرەکە دەست پێ کرد. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.